نێچیروان بارزانی دوایین قسەی لەسەر موچە بە بەغداوت. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم 24 کاتژمێری پڕ لە جەنجاڵی کۆبوونەوەی لە بەغدا بەڕێکردو لەگەڵ نزیکەی 15 سەرکردە و لایەنی شیعە و سوننەکان کۆبووەوە. سەردانەکانی نێچیروان بارزانی دوای کۆبوونەوەکەی شەوی پێشتری هات لەگەڵ لایەنەکانی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە بەپێی زانیاریەکان سەرۆکی هەرێم وتویەتی ئەمە دوایین پەیامیان دەبێت کە بۆ چارەسەری کێشەکان سەردانی بەغدا بکەن و هەڵوێستی تون بووە لە ئاستی داواکاریەکان. هەر شەوی ڕابردووش وتەبێژی سەرۆکایەتی هەرێمیش ڕایگەیاند نێچیروان بارزانی داوای کردووە کە سوودانی موچەی مانگی 12 ڕەوانەی هەرێم کات و بڕیاری لەسەر بدات. بەپێی قسەی سەرچاوەیەکی نزیک و ئاگادار لە حکوومەتی عێراق سوودانی بەڵێنێکی ئەوتۆی نەداوە بۆ ناردنی پارە، بەڵام چاوەڕێین دوای گەڕانەوەی لە گەشتەکەی بەریتانیا بڕیارێک بدات. ئیتر نازانرێت بڕیارەکە چی و چۆن دەدرێت، بەڵام سەرچاوەکە دەڵێت ئومێدێکی زۆر لاواز هەیە کە بڕیاری ناردنی پارە بدرێت. چاوەڕێ دەکرێت تا ڕۆژی پێنجشەممە پرسی موچەی مانگی 12 هەرێم یەکلای بکرێتەوە، چونکە هەفتەی داهاتوو وادەی دابەشکردنی موچەی مانگی یەکی موچەخۆرانی عێراقە. بەغدا داوای ڕێکەوتنێکی نوێ دەکات بۆ ناردنی پارە و موچە لە ئەم ساڵدا، هەرچی هەرێمیشە داوای جێبەجێکردنی یاسای بوجە و پشکی هەرێم دەکات. لەم نێوەندەشدا یاسای بوجە لە پەرلەمانە و بڕگەی تایبەت بە تێچووی هەناردەی نەوت تەنها دەنگدانی ماوە لەسەری بدرێت. بەپێی قسەی سەرچاوەیەک لە لیژنەی دارایی پێشنیازیەوەش لە ئارادایە پارە بە شێوەی سولفا ڕەوانەی هەرێم بکرێت تا هەردوو لە ڕێکەوتنێکی دیکە لە بواری موچە و بوجەدا ئەنجام بدەن.